ئەمڕۆ بەشی وەرگێڕان و خوێندکارانی بەشی وەرگێڕان زنجیرەیە چالاکیان ئەنجامدا کە چالاکیەکان چالاکی جۆراوجۆر و گرنگ بوون. ساڵانە وەکو نەریتێکی ڕۆشنبیری بەشی وەرگێڕان ئەم چالاکیانە دووبارە ئاکاتەوە. هیوادارم ئەم چالاکیانە بەردەوام بێ و تا خوێندکاران بتوانن سوودی لێ ببینن بۆ ساڵانی داهاتوو هۆشیاری و پانتایی ئاگایی بۆ خوێندکارەکان و خۆشمان زیادکەین لە زانکۆی سلێمانیە. هیوادارین ئەم زنجیرە چالاکی و ئیڤنتانە بەردەوام لە کۆلێجی زمان و زانکۆی سلێمانیدا ئەنجام بدرێت بۆ ئەوەی خوێندکارە سەرکەوتوەکانمان بتوانن هێز و توانای خۆیان بەکار بهێنن و پیشانی بدەن.